بیرۆکەی بیمەی تەندروستی لە بۆ یەتیمان لەوە 2785 یەتیم هەوێی هەیە. دەزانی چەند دڵی خۆشە ئەو یەتیمانە؟ دەزانی وەچی ئەم تەرحم کرد لە مەجلیسی گوتمان بیمەی تەندروستی دەکەم، گوتیان دکتۆر دیر ئەوە ناکرێ 2800 یەتیم برێ وەرە نەخۆشکەتی ئەمە هەینا کرەوە کو دەکرێ کورە گوتم ئەدێم لۆ دەرۆزەکەری نێودەوڵەتیمە ئەمن دەرۆزەی دەکەم. دەزانی پار ڕەمەزانێکە لەگەر دکتۆر زوبێری گوتم ئەو دەچم عومرەی دەکەم لە ڕێیەکە گوتم دەزانی عومرەی لۆ دەکەم گوتی لۆ گوتم لێوێندە دەپارێمەوە لە خوای گەورە دڵەکان ڕاکێشی پارەم لە بۆ بین 50 دەفتەرم دەوێتن. ئەو شەریکەی فلیپسی گوتم ئەمن پاش جێژنەی وەرنەوە عەقدی دەکەم بزانم لە ڕەمەزان تا 50 دەفتەری کۆکەمەوە 50 دەفتەرم دەوێت تا عەقدەکەی تەوقیع بکەم بۆ خوای بۆ 47 دەفتەر چونکە ڕۆژ بە ڕۆژ تەنسیقم هەبوو لە گەریان. لە ناو تارێک کابرای گوتی دەمێنە قسە لەگەر بکەم گوتم 3 دەفتەر خێریەکەم دەدێ ئەو جووەرە قسەم لەگەر بکە ئەمە هێشتا منشکم مەشغوڵە کاکە ئەمە دەی 50 دەفتەری خڕکەمەوە 3 دەفتەر مای لە 50 دەفتەری کابرا پێی سیر بوو. هاتینەوە هەولێرەکەم ڕۆژە عالفێ گەیشتنیوکانە على ئەساس سبەینێکە دەبیتە جەژن ئەو بوو جەژنەکە تەخیر کرا گوتیان سبەینێکە شەڕ ڕەمەزانە گوتم ئەلحەمدولیلا کە سبەینێکەش ڕەمەزانە. هاتمی ئێکوانە بڵایفم کردەوە گوتم ئەمن مباشر لەسەر مەشروعی مەوڕۆکە 3 دەفتەر مای لە قسەی بکەم ئەمن ئەوە جارێ پشکەش خێری لە خێرزانم دەکڕم ئەو مامەستا مەغدیدە لە ماری جێ لێ بگوتی ئەمش دێم قلەشی دەکڕم لە خێرزانم باوەڕکە پارەکە لە 50 دەفتەرەکەی ئاودیومان کرد هەتا پێش مەغریبێکە ئەمن دانیشتم لایفم کردەوە دەرۆزەم دەکرد. میهرەبانی دڵسۆزی و لێزانی